بە هیوای کاتەج خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا ١٩٤ دەربارەی پێداچوونەوە پرسیاری یەک ئەو دوو گۆشەی سەرێکی هاوبەشیان هەیە و لایەکی هاوبەش لێکیان جیا دەکاتەوە بریتین لە دوو گۆشەی هاوسێ. دەنووسین هاوسێ یان ئەو دوو گۆشەی لە تەنیشتێکن. پرسیاری دوو ئەو چوار لایەی تەنها دوو لای تەریبی تێدایە بریتیە لە نیمچە لا تەریب. پرسیاری سێ ئەو شێوانەی هەمان پێکهاتەیان هەیە و پێوانەکانیان جیاوازە بریتین لە شێوەکانی هاوشێوە. وێنەی بەرامبەر بەکاربهێنە بۆ دۆزینەوەی پێوانەی هەر گۆشەیەک. ئەو وێنەیە. پرسیاری چار گۆشەی ڕدج ئەو گۆشەیە چونکە ئەو گۆشەیە پێکهاتیە لە یەکتر بڕینی هێڵی بج لەگەڵ هێڵی ڕ کەواتە ئەو گۆشەیە یەکسانە جووتە لەگەڵ گۆشە چل. دوو گۆشەی سەر بەرامبەر کەواتە وەڵام چل پلە. پرسیاری پێنج ڕدب ئەو گۆشەیە چەندە؟ ئەو گۆشەیە ئەوەی ڕاستیبی ئەو گۆشەی پێک هاتیە لە یەکتر بڕینی دیسان ئەو دوو هێڵە دیسان ئەو گۆشەیەش سەر بەرامبەرە لەگەڵ ئەو گۆشەیە. گۆشە شینەکەش لە دوو گۆشە پێک هاتیە. زۆر سەیرەکە ئەو پرسیاری پێنج دەبوایە پرسیاری شەش و هەفت و ئەوجە پرسیاری پێنجەکە ڕدب چونکە جارێ ئەمن لێی دەگەڕێن باشترە تا ئەوانی دی چاکەم ئەوجا بگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی. ئاسانترینیان مدج پرسیاری هەفتە جارێ ئەوی شیکار دەکەم مدج ئەو گۆشەیە زۆر ئاسانە لێرە یەکسەر دەکاتە 90 پلە چونکە ئەو هێمای دەبینین کەواتە ئەو 90 پلە وەڵامی پرسیاری هەفت. دەچمە لای پرسیاری شەش مدن باشترە جارێ ئەوجە دێمەوە لای پرسیاری پێنج. مدنە ئەو گۆشەیەش تەواوکەرە لەگەڵ گۆشە چل لێرە کەواتە تەواوکەر واتە بە هەردووچیان نەوەدن کەواتە ئەو گۆشەیە پەنجایە. ئێستا بچمە لای گۆشەی جدب ئەوەش چاکەم جدب ئەو گۆشەیە ڕاستە گۆشە هەمیشە ڕاستە گۆشە 180 پلەیە. ئەو گۆشەی لەسەر یەک هێڵ هەیە چونکە وەکو ئەوەی وایە دوو گۆشەی وەستاو لە تەنیشتێک بی هەمیشە 180 پلە.
ئێستا دێمە لای پرسیاری ئەوەی ڕاستی بی پرسیاری نۆش چاکەم ئەو جە بێمە لای پرسیاری پێنج هەتا ئاسانتریش بی. پرسیاری نۆ جێدێنە ئەو گۆشەیە چەندە؟ ئەو گۆشەیە چونکە پێک دێ لە گۆشە وەستاوەکەی تەنیشتی و ئەو گۆشەیە کە زانیمان 50 ئێرە زانیم 90 ئێرە زانیم 50 کەواتە گۆشە جێدێنە سەرجەمی 50 دەکاتە 140 هەمووی دەکاتە 140. ئێستا دێمە لای پرسیاری پێنج ڕێدەبێ کە ئەویش دەکاتە 140 چونکە پێکاتیە لە بڕینی ئەو دوو هێڵە و گۆشەی سەربەرامبەرە لەگەڵ ئەو گۆشەی کە دەزانم هەمووی 140 ئێرەش هەمووی 140 واتە وەڵامی پرسیاری پێنج 140 وەڵامی پرسیاری نۆ 140 باشتر بوو پرسیاری پێنج لە جیاتی پرسیاری نۆ دانرابە بەڵام ئەو هەیە. دێمە لای پێوانەی گۆشەی نەزانرا و بدۆزەوە و سێ گۆشەکە پۆلێن بکە بە گوێرەی گۆشەکانی. پرسیاری 10 هەموو گۆشەکان سەرجەمیان 180ە ئەمە 180 کەم سەرجەمی ئەو دوو گۆشەی 25 و 28 58 دەکاتە 13 2 2 4 1 5 180 53 لێ بڕوە 10 3 لێ بڕوە 7 7 5 لێ بڕوە 2 یەکەکەش دێتە خوارێ واتە ئەو گۆشەیە 127 پلەیە و سێ گۆشەکە ناوی سێ گۆشەی کراوە چونکە یەک لە گۆشەکانی لە 90 پلا گەورەترە. پرسیاری 11 چونکە ئەو هێمای دەبینم یەکسەر سێ گۆشەکە ناوی سێ گۆشەی وەستاوە و سێ گۆشەی وەستاواتە یەک لە گۆشەکانی 90 پلەیە هێمایەکەشی زۆر تایبەتە. ئەو گۆشە نادیارە یان نەزانراوە لەگەڵ ئەو گۆشەی بە هەردووچیان دەبنە 90 تەواوکەرن ئەگەر یەکیان 50 بوو ئەوی دی بێگومان 40 پلەیە. لێرە دیسان 180 دەینم کەم سەرجەمی ئەو گۆشە و ئەو گۆشەی کۆ دەکەمەوە 1 و 4 5 1 و 2 3 لەگەڵ 1 180 135 لێ بڕوە ئەو گۆشە دەردەچی 10 5 لێ بڕوە 5 7 3 لێ بڕوە 4 کەواتە ئەو گۆشە 45 پلەیە و سێ گۆشەکەش سێ گۆشەیەکی کراوەیە چونکە یەکەک لە گۆشەکانی لە 90 پلا گەورەترە. پرسیاری 13 دیسان 180 دەینم کەم سەرجەمی ئەو دوو گۆشەیە 8 و 8 کۆ 0 هەر 8 4 کۆ 7 11 180 180 لێ بڕوە 10 لێ بڕوە 2 7 لێ بڕوە 6 ئەو گۆشەیە 62 پلەیە و سێ گۆشەکەش سێ گۆشەیەکی تیژە چونکە هەموو گۆشەکانی لە 90 پلا کەمترن هەمویان لە 90 کەمترن. شێوەکە کۆپی بکە دواتر لەتی بکە پرسیاری 14 و 15 و 16 دەهێڵمەوە بۆ خوێندکاران بە خۆیان پرگاڵ و ڕاستە بەکاربێنن ئەو گۆشانە بکەنە نیوە لەتی بکەن لە ناوەندێ دوو گۆشە و پرسیاری 14 هێڵە. دێمە لای پرسیاری 17
بنووسە هێمای هاوشێوە بوون یان هێمای یەکسان و جوود بوون یان جگە لەمانە بۆ ئەوەی بەراورد بکەی لە نێوان دوو شێوەکە. پرسیاری 17 دوو بازنەیە بە چاو وەکو بازنەی دیارە هەموو بازنەکان هاوشێوەنە کەواتە دەنووسم د هاوشێوەیە لەگەڵ ڕ چونکە بە چاو جووت و یەکسان نێنە. پرسیاری 18 بە چاوی من ئەو دوو سێ گۆشەیە نە هاوشێوەنە نە جووتیشن بێگومان جووت هەر نینە بەڵام ئەگەر بە پێوانە ڕەنگە بە چاوی من گۆشەکان وەکو یەک نینە کەواتە دەنووسم جگە لەمانە. جگە لەمانە. پرسیاری 18 هەز دەکەم هەر بە چاو ئەو دوو لایە درێژی ئەو ئەگەر لاکێشە بن ئەوانە هەرچەندە ناشزانم ئەو دووریە درێژترن لەو دوو دووریە ئەو دوو دووریەش وەکو ئەوەی وایە یان گەورەتر بن یان یەکسان بن لەگەڵ دوو دووریە شینەکە کەواتە بە چاوی من ئەوە جگە لەمانە. جگە لەمانە. ناو بنێ لە بازنەی بەرامبەر. پرسیاری 20 کامە پێی دەڵێن چەق پیتی مە کەواتە چەق پیتی مە خاڵی مە دەکاتە چەقی بازنەکە. ژێیەکان دوو ژێ هەیە بج و ژێی بد ئەو دوو ژێیە. پاشان نیوەتیرەکان چەند نیوەتیرە هەیە مەڕ مەج مەب و مەد چار نیوەتیرە هەیە. تیرەکان کامەیە ڕب و جد دوو تیرەش هەیە. تەواو بووین لێرەش. ورترین ناوی هەریەکە لەو شێوانەی خوارەوە بڵێ ئەگەر بەهات بە لێرە ئەو گۆشانە ئەو هێمایەیان لەسەر بە ئەوجە نازانم هەڵە کرایە یان هەر ئەو هێمایە نییە. ئەگەر ئەو هێمایە هەبا ناویم لێدەنا لاکێشە بەڵام چونکە نییە ناوی لێدەنێم لا تەریب. لێرە چونکە ئەو هێمایە هەیە واتە ئەو دوو لایە تەریبن واتە شێوەکە هەمووی نیمچە لا تەریبە. لێرە بە چاو هیچ لایەک بە هیچ لایەک ناچی و تەریبیش نییە بە چاوی من کەواتە جیالە یان چوار لا تەنیا چوار لا. لێرەش مەعین چونکە لایەکان هەمویان یەکسان و جووتن گۆشەکانیش یەکەچیان گچکەترە لە 90 یەکەچیان گەورەترە لە 90 کەواتە مەعین. گۆشەکان وەستا و نینە مەعین. پرسیاری 28 سێگۆشەیەک چێوەکەی 54 سانتیمەترە درێژی دوو لای یەکەچیان 17 ئەویدی 19. ئەگەر لای سێمی لەت کرا درێژی هەریەکە لە دوو پارچە لەت ڕاستە هێڵە نوێیەکە چەندە؟ لە دوو پارچە ڕاستە هێڵە نوێیەکە چەندە؟ لێرە ئەمن ئەو سێ گۆشەیەم هەیە
درێژی دوو لای دەزانم، چێوەکەشی دەزانم. ئەگەر چێوەکەم هینا درێژی دوولایەکەی کۆ دەکەمەوە، چێوەکەی دەینم کەم، سەرجەمەکەی دەکەم هەتا لای سێم دەرچی. 7 9 7 9 16 1 و 1 2 1 3 بە هەردووچیان 36. ئێستا 54 دەینم، 36 لێ دەردەکەم، بزانم دەکاتە چەند. درێژی لای سێم 46 لێ بڕوا 8، 4 3 لێ بڕوا 1 دەکاتە 18 سانتیمەتر، واتە ئەو لایە دەکاتە 18 سانتیمەتر. ئەگەر لەتی کەم دەیکەمە دوو بەشی یەکسان، دوو لەتی یەکسان، 18 بەشی دوو دەکەم، هەر لایە دەبیتە 9، هەر پارچەی دەبیتە 9 سانتیمەتر، کەواتە وەڵامەکە 9 سانتیمەتر لای سێم. پرسیاری 29 گۆشەیەکم هەیە گە ناوی لێنێ م هەتا هەر سێ پیتەکان نەخینمەوە، گۆشەکەی دیژ ج یەکسان و جووتن، گۆشەشکەشم هەیە ک ئەویش دیسان یەکسان و جووتە لەگەڵ م، ک و مئیش یەکسان و جووتن، م و جئیش یەکسان و جووتن. ئایا گۆشەی ج و ک چ پەیوەندیەکیان دەبی؟ بێگومان ئەوانیش یەکسان و جووت، هەر ئەوەندەیە. بپوش ئەوانیش هەر یەکسان و جووت دەبن، چونکە هەر ئەو هایە. یەک گۆشە لەگەر دوو گۆشەی دیکە یەکسان بی، لەگەڵ سێم گۆشەش هەر یەکسان دەبیت لەگەڵ ئەوی دیکە، هەمیشە ئەو هایە، کەواتە یەکسان و جووت، وەڵامەکە یەکسان و جووت. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 194. لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ وەوانەیەکی نوێ، هەتا ئەو کات هەر خۆش بی.